ئەم کاتتان باش شوێنەوار لە هەر وڵاتێکدا ناسنامی گەلانە ئایا تا چەند لە هەرێمی کوردستاندا بایەخی پێدراوە وەک سەرچاوەیەکی گرنگی داهاتی گەشت و گوزار لە هەرێمێکدا ئەوەندەی بایەخ بە بەرزکردنەوەی باڵەخانە دەدرێت ئایا ئاورەک دراوەتەوە لە شوێنە دەرینەکان شوێنەوارەکانی کوردستان لە نێوان تێکدان و پاراستنیان تەوەری ئەم جاری چاپێکەوتنە بە میوانداری شوێنەوارناس هاشم محەممەد بەڕێبەری مۆزەخانی سلێمانی بەخێوی کاگاشم ئەگەر لەوە دەست پێ بکەین زۆر جار ڕەخنە لە حکوومەت هەرێمی کوردستان دەگیرێت کە بایەخی نەداوە بە شوێنەوار تا چەند ئەمە ڕاستە ئەتوانین بڵێن بایەخی پێدراوە بەڵام لەسەر ئاسی پێویستانە بووە وەکو زۆربەی لایەن بەشەکانی تر لەوە چێت لە ئەولەویاتی کارەکانە بێ بەڵام هی ئەوەش نییە کە فەرامۆش کرابێ و کاری لەسەر کراوە بەڵام بە حکمی ئەو بارودۆخی هەرێمی کوردستان و دوو ئیدارەی و دوای ئەوە یەکگرتنەوە و لە ڕووی ئیداریەوە خستنە سەر هەر جارێ سەر وەزارێت و کابینەیەک ئەوە بۆ ئەوەی کە لە ئاستی پێویستی و داواکاریەکانی ئێمانە بووە لە ئاستی تۆمەحی ئێمانە بووە دوو ئیدارەی چ کاریگەریکی هەبوو لەسەر شوێنەوار ئەو کاتە ڕاستیەکەی بڵێن بەو شێوەیە بڵێن کە کاتی خۆی کە لە ئیداری سلێمانی بوو بۆ کاری ئێمەی لە شوێنەواری سلێمانی ئاسانتر بوو کە بتوانین ڕاستەخۆ لەگەڵ بەرپرسەکانی ئیداری کۆ ببینەوە بەڵام ئێستا بە حکمی ئەوەی کە لە هەولێرە و ئیشەکان فراوانتر و زۆرتر بووە لەو چه کارەکان تۆزێ سیستر بڕوا بۆ ئێمە بەڵێ بایەخدانەکە چۆن بووە ئایا ئەوەی کە باز دەکرێت پشتگوێخستنی شوێنەوارەکان ئەوەیە کە هەست بە گرنگی شوێنەوار نەکراوەتە وەکو شوێنێکی گەشت و گوزار سێر نەکراوە پرسیارەکەمان ئەوەیە ئایا وەکو داهاتێکی گەشت و گوزار وەکو داهاتێکی گرنگی هەرێمی کوردستان سیر کراوە شوێنەوار ئەتوانین بڵێن لە ئێستاوە پلان بۆ ئەوە داهاندرێت کە کار بۆ ئەوە بکەن کە شوێنەوارەکانی کوردستان ببێتە سەرچاوەیەکی داهات بەڵام ئەوەی ئەگە بڵێن پێشتر کاری لەسەر کراوە کارەکان زۆر لاواز بووە بەڵام ئێستا لە دوای ئەوەی کە چەندین جار داواکاری ئەوە کراوە کە ئەم کۆبوونەوەی زۆرمان کردووە لەگەڵ بەرپرسەکانە بۆ ئەوەی کە چۆن ئێمە بتوانین ئەو شوێنەوارانە زیینوکەینەوە بێتە دەواازەیەک بۆ ئەوەی گەشتیارەکان سەردانیکەن هەنگاومان ناوە بۆ ئەو شوێنانە نمونەشمان بۆ ئەوە ئەگەر ئەشکەوتی قسقاپانەیە مەسە بڵێن ئەشکەوتی شانە دەرە لە هەولێر کاری بۆ کراوەیە لە دوهۆک بەڵام ئەمانە بە پەنجەکانی دەست ئەژمێرێن بەڵام خۆتان نەزانن ئێمە بگەڕێنەوە بۆ دواتر لە سەردەمی ڕژێمی باسا کار لەسەر سڕینەوەی مۆرکی نەتەوەی کورد کراوە بەشێکی زۆری ئەو شوێنانە فەرامۆش کرا و وای لێ هاتۆ کە نەتوانراوە توێژینەوەی زانستیشی لەسەر بکرێ بەشێکی تاکو ئێسەر نەتوانراوە ڕێگە هاتوچۆی بۆ ئەو کاتە بڵێن ڕێ هاتوچۆی بۆ بکرێ من نمونەت بۆ هێنمەوانێک کاتی خۆی ئێمە کە ماویسا بچین بۆ نەخشەکەی دەربەنی گاور لە قەراخ ئەوە 2 سعات بە پێ بڕۆشتینە بەڵام ئێستا کار ئاسانی بۆ کراوە کە ئەتوانین لە ماوەی 20 دقیقە بگەیتە ئەو شوێنە بە پێ بڕۆی دو ئەوەی کە جادەقیرەکە و بەجێشت ئەشکەوتی قسقاپانمان هەیە جادەی ڕێگای بۆ ڕاکێشاو بەڵام ئەمانە هەنگاوی سەرەتان یعنی پێویستە پلان هەبێت بۆ ئەوەی کە چۆن ئەم شوێنەوارانە بخرێتە سەر ئەوەی کە بکرێت بە گەشتیاری یعنی پێویستە بەرنامێ بۆ بکرێت و ئەوش پێویستی بە توێژینەوە و چەندین کۆنفرانس هەیە و هەموو لایەکەمە هەماهەنگیەکە بێ لەگەڵ ئەو شوێنانێ لایەنەکانی تریش واتان نەبوونەتە سەرچاوی داهات بۆ هەرێمی کوردستان ئێستا ئەتوانین بڵێن نەبووە نەخێر وەکو پێویست نەبووە وەکو پێویست نیە بەڵام پلان کار لەسەرەوە کرێن کە لە ئایندێکی نزیکە بێتە سەرچاوەیەک چێ لایەنی پەیوەندداری سەرەکیە لە شوێنەوار لە هەرێمی کوردستان ئێستا حاڵی حاضر ئێمە لە ڕووی ئیداریەوە سەر بە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزارین دەنگۆی ئەوەمان هەبوو چەندی جار باسی ئەومان کردو کە ئێمە بکرینە دەستەیەک یاخود سربەخۆبوونێکی تاوامان هەبێ و ئەمەشمان لەگەڵ بەڕێز سەرۆکی حکومەت و لە کابینی دکتۆر بەرهەموو لە ئێستاش ئەمجارش لەگەڵ بەڕێز کاک عیمادار قسەمان لەگەڵا کردوون هەمووی لە بەرنامەیانە لەگەڵ سەرۆکی پەرلەمانە قسەمان کردو لەو بوارە ئەوانش هەموو ئامادە باشیان دەربڕیوە و بەڵامی تر دیارە کاتێک ینی لا ئەوانە بڕیارەکە بەڵام بۆ کاگاشم باس لەو دەکرێت کە ئەو هەوڵانەی کە دەدرێن بۆ بواری شوێنەوار ئەوەیە کە هەوڵی شخصین نەک هەوڵی لایەنی پەیوەنددار وەکو حکوومەت یان پەرلەمان یان هەر لایەنێکی تر تەنها هەوڵەکان شخصین وەک باز دەکرێن خۆی
ئەتوانین بڵێن تا حدێک وایە بەڵام ئەوەیە کە نەبوونی یاسایەکی شوێنەوار هەبێت کە تۆ ببەستێتەوە بەلایەنێکی پەیوەندیدارەوە ئەمە کارێکی دۆتە سەر ئەوەی کە ئەو وەزارەتی ئێمە ئەچینە سەریان ئێمە لە ئەولەویاتی کارەکانی ئەوانە نەبین یان ئێستا نمونەت بۆین و ئێمە لە وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار شارەوانی وەزارەتێکی زۆر بەرفراوانە و کاری سەرەکی خزمەتکردنی هاوڵاتیانە لە دابینکردنی پێداویستەکانی کار وەکو ئاو و کارە بە ئەو شتانیان بۆ بکرێت بەڵام ئێمە بڵێن ئەوەیە کە پێشتر سەر بە وەزارەتی ڕۆشنبیری بووین دوای خراینە سەر گەشت و گوزار لەگەڵ شارەوانەیەکی گرتەوە ئەمانەوەی کردو ئێمە کراوینەتە وەکو چۆن بڵێن میوان بین بەسەر ئەو وەزارەتانە بەڵام هیوادارین یان ئەمیش پێویستی بە کۆدەنگیەکێ لە نێوان هەر شوێنەوە ناسەکان و بەڕێبەرێتەکانەکە کار لەسەرەوە بکرێتە دەستەیەکی سەربەخۆ و کارشمان کردووە و نووسراوشتی و هەموو شتەکانمان نردووەتە ئەنجومەنی وەزیران و بە هیوان لە ئایندێکی نزیکە ئەوش بێتە بەڵێ باست لە پرۆژە یاسا کرد بە پێی زانێرەکان ئێمە تا ئێستا 7 جار پرۆژە یاسا دراوەتە پەرلەمان سەبارەت بە شوێنەوار بەڵام پشتگوێ خراوە ڕاستیەکەی ئەم یاسای شوێنەوار کە ئێستا ئێمە لە کاری پێکرێت لە کوردستانە یاسای پێ ساڵی 91 واتە ئەو یاسایە کە حکومەتی عێراقی کاتی خۆی دەری کردووە لە دوای ئەوە حکومەتی عێراقی لە ساڵی 2023 یاسایەکی تری دەرکردووە کە عقوبەت و سزاکانی زۆر تونە و زۆر فراوانتریشە بەڵام وەکو خۆتان نەزانن ئێمە بەپێی دەستور سەر بە شوێنەوار لە مادەی 13 سەر بە دەسەڵاتی ناوەندە بۆ ئەوە ئێمە ناتوانین لە کوردستانە ڕاستەخۆ یاسایەکی شوێنەوار دەرکەین تاکو و هەماهەنگیەک نەبێت لەگەڵ ئەو یاسایی کە لە بەغاوە دەرەچێ بۆ ئێمە لەگەڵ بەڕێز کاک ئەرسەلان بایز سەرۆکی پەرلەمانە دانیشتنمان کرد لەگەڵ لیژنەی ڕۆشنبیری هەموو ئامادە باشێکیان دەربڕیەوە کە کار لەسەرەوەکەن تعدیلێکی ئەم یاسایانە بکرێت یاخود هەموار بکرێتەوە بەڵام خۆتان نەزانن ئەوە ئیجراعاتی یاسای زۆری ئەوی و ئەبێ حکومەتی جارێت لە بەغا لە پەرلەمانی عێراقی کار لەسەرەوە بکرێت ئەو یاسای هەموار بکرێتەوە تعدیل کرێ و پەرلەمانی عێراق دەتوانێت ئەم یاسای تعدیل کاتەوە لەبەر ئەوەی بەپێی دەستور شوێنەوار دەسەر بەپێی یاسات سەر بە دەسەڵاتی مرکزی بەڵێ وایە یعنی ئەبێ ئەوان بیکەن بەڵام ئێمە هەوڵمان ناوە لەگەڵ بەڕێز ئەندامانی پەرلەمانی عێراقی ڕێزە بڵێن پەرلەمانتارە کوردەکانە کە بتوانین هەماهەنگێک بکەین ئەو داخوازی و داواکارانی ئێمە پێویستمانە بخرێتە ناو ئەجندە و بەرنامەی کاری ئەو یاسایە و لە کاتی هەموارکردن داواکارەکانی ئێوە چین مەسەلەن نمونەیەکت بۆ بێنمەوە لەسەر ئەوە بۆ زۆر شت پێویستە ئێمە بڕیار بگەڕێتەوە بۆ بەپێی یاساکە بۆ وەزیری ڕۆشنبیری لەم بڕیارەیە کەواتە وەزیری ڕۆشنبیری یاخود ئەو وەزیری کە مختصە بە بواری شوێنەوار ئەبێ هەموو بڕیارەکانی لە ناوەندەوە دەرچێ ئێمەش پەرلەمان و حکومەتی خۆمان هەیە کەواتە ئەبێ لێرە هەموارکردنەوەیەک یاخود ئەو دەسەڵاتە بگەڕێتەوە بۆ حکومەتی هەرێمی کوردستان یعنی ناکرێت ئێمە لێرە بین و بەڵام لە ڕووی فەرمان و دەسەڵات و سەر بە دەسەڵاتی ناوەند بین بۆیە ئەبێ سربەخۆییکی تایبەتی خۆمان هەبێ و خصوصێتێکی خۆشمان هەبێت چکە ئێمە ینی چەند ساڵە ئێمە هەموو حکومەتێک لە دوایەکەکانی ڕژێمی عێراقی کە هاتوون هەوڵیان ناوە کە ناسنامەی تۆ بسڕنەوە تۆ چۆن کار لەسەر ئەوەکەی کە تۆ مێژووی ڕەسەنایەتی خۆت بپارێزی ئەویش بەوەی کە یاسایەکە بێت کە تۆ بپارێزێ ئەم یاسای شوێنەوارە و ئەبێ پەرلەمانی کوردستان کاری لەسەر بکە ئەمەش بە هەمانگی لەلایەن کەسانی ڕۆشنبیر و مامۆسانی زانکۆ و شوێنەوار ناسان و کارشمان لەسەر ئەوانە کردووە لە هیواین پێ تعدیلی کە تا ئێستا نەکراوە کەم تەرخەمی کێ بووە واتە ئەگەر بە قسەکانی جەناب بێت تعدیلەکە پێویستە دەبێ بکرێت بەڵام بۆ نەکراوە بەڵێ ئاخر چاوەڕی ئەبێ لە پەرلەمانی عێراقی یەکەم جار ئەو بڕیارە ئەوان تعدیلی یاساکە بکەن ئەوان بڕیار بن چکە ئەو یاسایە کە دەچوو یاسای شوێنەوار ساڵی 2023 واتە پێش لە کاتی بڵێن ڕژێمی بەعسایە داواکارەکانی ئێوە نەگەشتۆتە پەرلەمانی عێراق بە تایبەتی پەرلەمانتارە کوردەکان ئێمە خۆشبەختانە بەڕێز کاک بەکر حەمەد سدیق ئەندامی پەرلەمانی عێراقی ئەو خۆشبەختانە پەیوەندی بەردەوامی هەیە لەگەڵمانە و ئامادەی دەربڕی و هەموو ئەو داواکارانی ئێمە وەربگرێت و بیخاتە بەرنامەی خۆیانەوە
یعنی ئەو مای دڵخۆشی یعنی ئەم پەرلەمانتارەکانی خۆمان زۆر دڵسۆز و خەمخۆرانە لەو بوارە ئیشەکەن بۆ ئێمە. سەبارەت بە دەستەی گەشت و گوزار هەمانگی ئەوان چۆن بۆ لەگەڵ ئێوە بۆ پێشخستنی ئەم بوار؟ بەڵێ دەستەی گەشت و گوزار ئەوانش دەستێکی سربەخۆن کار لەسەر گەشت و گوزارەکەن، بەڵام بە بڕیارێکی بەڕێز وەزیری شارەوانی ئێمە لەم چەند ماوەی پێشوە لە ڕووی ئیداری و خراوینتە سەر دەستێک گەشت و گوزار بەڕێز کاک مەولەوی سەرۆکی دەستەکە لە هەفتەی ڕابردووە سەردانی کردین و ئامادەی دەربڕی زۆر بڵین ئەو کارە ئیداریانی کە ئاستەنگ بۆ بەرامبەر ئیشەکانی ئێمە زۆر کار ئاسانیمان بۆ بکاو بە هیواین ئەوانەی کە بڵێن کێشە بۆ ئێمە ئاسانکاری تیا بکرێ بگەین ئەنجامی باش. بەڵا گە بچینە سەر تەوەرێکی تر زۆر جار باس لە کەم تەرخەمی لایەنی شارەوانی دەکرێت لە تێکدانی گەشت و گوزار بە پێی وتەی هەندێک لە ئەو کەسانی کە پسپۆرن لە شوێنەواردا. ئەوەی کە دەمانێت باسکەن ماستەرپلانی شارەکانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر تێکدانی شوێنەوار ئەگەر تێکیاندا بێ؟ لێرە پێویستە ئێمە ئاماژە بە هەوڵی مامۆستا عەبدوڕەقیب یوسف بکەین کە بەڕاستی زۆر خەمخۆران لەو بوارە ئیشی کردو بۆ پاراستنی ئەو خانۆکە لە پوریانی بە تایبەتی لە باسی شاری سلێمانی ئەەکەین و لیستێکی ئامادە کردبوو بە 100 خانووی کەلەپوری کە بپارێزرێ. خۆشببختانیانی توانیمان ئێمە ئەم لیستە لەگەڵ شارەوانی سلێمانی هەماهەنگیە بکەین کە ڕێگە بگرین لە بەرامبەر تێکدانی ئەو خانۆکە لە پوریانە. بەڵام خۆشتان نەزانن ئەم خانوانە هەر هەمووی ئیستیملاکردن و بڕیارێکی ئەوێت ینی مەسە بڵێن هەم لە بڕی پارە هەم لە ئەوەی کە تۆ نۆژەنی بکەیت و جاریکە و پارێزگاری لێ بکەیت بۆ ئێمە ئەتوانین بڵێن ئێمە لەو تقریبا ژمارە خانووە نزیکەی 16 خانومان ئیستیملا کردووە. ئەو خانوانەش تاکو ئێستا باش ینی بەشێکی زۆریان شایستی ئەوەیە کە مەسەن ژیانی تیا بکرێتەوە، بەشێکی زۆرشیان پێویستی بەوەیە کە نۆژەن بکرێتەوە. ئەم نۆژەنکردنەوەش پێویستی بە وەستای کارامە و شارەزا هەیە. خۆشتان زانن بەداخەوە ئێستا ئێمە ئەو وەستا و شارەزایەمان خەریکە بەرەو نەمانە ڕۆن لەبەرەوە ئەوەی ئەو کەسانی بە تەمەنی پێشوو بوون بۆیە پەنامان بردوتە دەست وەستای کارامەی لە کوردستانی ئێرانەوە بێن لەو مەجالای ئیشکەن و هەوڵشەیە کە بەردەوام ئەو کەسانە بێنین بۆ ئێرە بۆی ئەو خانوانە لە فۆتان پارێزە چکە ئەگەر ئێمە خانۆکانش بکڕینەوە و هەراوهاش بهێڵینەوە هەر بەرەو فۆتانن ئەڕوا ئەگەر نۆژەنی نەکەینەوە. نۆژەنکردنەوەش خۆتان زانن پێویستی بە بودجە و پارێکی زۆر هەیە. ئێمە ڕاستەکەی بۆ ئەوەی کە ئەمانە لە فۆتانش بارێزین بیرۆکەیەکمان هەیە کە بتوانین ئەو لەگەڵ کەسانی سەرمایه‌داری شاری سلێمانیە قسە بکەین یاخود لەگەڵ بیرۆکێکی کەیە کە بتوانین ئەو کۆمپانیا نەوتیانی کە لە لێرە ئیشەکەن ئەو باجووسەرانانەی کە ئەیەن یاخودی نەبێت ئێمە بتوانین پشتێک لەو سەهمانەی کە ئەدرێ بدرێ بە شوێنەوار بۆی بتوانین ئێمە سەرمایەکی زۆرمان لەبەردەسا بێ وەکو بوجە ئەو خانوانی پێتامیرکەینەوە. ئەمان هەمووی بیرۆکەن ڕاستی باشەگەر ئەو خانوانیان ئەو شوێنانە مڵکی کەسانێک بن بەڵێ ئێوە چۆن مامەڵەیان لەگەڵ دەکەن بۆ ئەوەی ئەو شوێنوارانە وەکو خۆیان بمێنەوە خۆی ئەگەر بە نمونەی بینەوە نمونەیەکمان گەڕکە کۆنەکانی شاری سلێمانی کە لە ئێستادا زۆرترین ڕەخنە ئەوەیە کە تێک دراون وەکو خۆیان نەماون. ڕاستە ئێمە بەداخەوە ینی خۆمەکە ئەو باسەکەین پێمان یعنی کوچم بڵێن زۆر ناخۆشە کە ئەو خانوانە پێمان ناخۆشە کە ئەڕۆخێ بەڵام تۆ ئەبێ واقعانە بیر بکەیتەوە کە تۆ یاسایەک نەبێت یاخود بڕیارێک نەبێت کە تۆ خاوەن مڵک نەتوانی هاوکاری بکەیت بۆ ئەوی کە چاکی کاتەوە ڕێگەشی لێ بگری کە بێ ڕوخێنێ. خانووکەش بێگومان ئەو خانوانە تەمەنیان چکە لە قوڕ دروستکرا و لە خرد دروستکرا وردەوە بەرەو تەقین و ئەوە ئەڕوا کە خۆی ئەڕوخێ. زۆر بەشی ئێستا بەشێکی ئەوەی کە کەم خێزانی تێئاژی خانۆکان خۆی ئەڕوخێ. یان پێویستە ئێمە زۆرجا خاوەن مڵکەکە خوانێن ئەڵێ وەرن هاوکاریمان بکەن یاخود وەکو چۆن بڵێن سولفەیەکمان بنێ پارێکمان بخەنە بەردەست بۆی بتوانین چاکی کەینەوە. بەڵام هیچ یاسایەک ئەوە نایە مەسە حکومەتی هەرێم ناتوانێت پارە بە پێی یاسا لە وەزارەتی دارایی پارە بە هاوڵاتیەک خانووی خۆی چاک بکاتەوە. یان پێویستە ئەمانە هەمووی لە یاسای شوێنەوارە هەموویمان ئەو خاڵانە ئەو خاڵە لاوازانی کە ئێستا درکی پێکەین هەموویمان ناوەتە دەست پەرلەمانی کوردستان و
و کاریشی لەسەر کراوە بەڵام پێویستی بە بڕیارە ئەم بڕیارەش تا دەرئەچێت لەوەچێ بەشێکی زۆر لەو خانوانە بەرەو لە ناو بچیانی بڕیارەکە ئەوەی پێچێکە وەڵاهی ئەوە کەوتۆتە سەر ئەوەی کە پەرلەمانی عێراقی ڕەزامەندی دەرببڕێەوە خوازانێ ئەوانشکەی ئەی خەنە ئەنجندە و بەنامی خۆیانەوە لەوە چێم کەوێتە ساڵی داهاتوو لەوچی 2 ساڵی کەژمێ بەڵێ کاکەشم ماوەی 3 مانگ و ژمارەی شوێنەوەرناس و کەسایەتی و ڕێکخرا و کەمپینێکیان بەناوی کەمپینی پاراستنی شوێنەوار و کەلەپوری شارستانیەتی کوردستان ڕاگەیاند بوو لەو کەمپینەدا شوێنەوەرناسێک دەڵێت ئەندازیاران و شارەوانیەکان گەورەترین پێشێلکاریان بەرامبەر بە شوێنەواری کوردستان کردووە ئێمە ئەو پرسیارەمان زیاتر لەمە بوو لەم ڕوانگەی بوو کە شارەوانی و ئەو کەسانی کە ئەندازیارن دەستیان هەبوو لە تێکدانی شوێنەوارەکان مەبەستەکەم ئەو بوو ماستەرپلانی شارەکان ئەمەی کە لە ئێستادا ماستەرپلانی شارەکان دادەنرێت هیچ بایەخ درراوە بەوەی کە شوێنەوارێک تێک نەدرێواتە هەمانگیەک هەیە لەگەڵ ئێوە کە ئەو شوێنانی پێش ئەوەی تێک بدرێن لێکۆڵینەوەیان لێ بکرێت کە ئایا ئەمە شوێنەوارەیان نا نمونەیەکشمان هەیە لە یەکێک لە گەڕەکەەکانی شاری سلێمانی خانوویەک تێکدرا پاشان دەرکەوت کە شوێنەواری تێدایە با ئێمە بگەڕێنەوە بۆ مێژوویەکی کۆنتر شاری سلێمانی تەمەنی لە ڕووی دامەزرانەوە پایتەختی ئیمارەتی بابانەکان بوو کە مێژووی لە 225 ساڵ بەرەو زیاترە ڕام ئەم خانوانە بەشێکی لەسەر شوێنەوارێکی کۆن لەوە چێت دروستکرابێ ئێمە ئێستا زۆربەی ئەو خانۆ کەلەپوریانەی بە تایبەتی لە سنتەری شاران بە تایبەتی گەڕێکی سابوونکەران و مەڵکەنی و قەزازەکان و ئەم ناو دەباشان و دەرگەزیێن ئەم ناوەی کە هەیە بەشێکی زۆری ئێمە لە خانووکانمان خستۆتە لیستی خانووی کەلەپوریەوە و لەگەڵ شارەوانی سلێمانیشە هەماهنگگیمان هەیە لەگەڵ بەشی ماستەر پلانە ئەم خانوانە ئێمە ڕێگەی ناین کە بڕوخێت بەڵام ئەم خانوانە ئەگەر ئێمە ڕێگەی نین بڕوخێت خۆی بەرەو ڕوخانن ئەڕوا لە بەرەوەی لە تەمەنی خەیکە بەسەر ئەچێ بۆیە ئەگەر لە حاڵەتێکە کە ئەڕوخێت ئێمە ئەو مەرجەشمانداناوە لەسەر ئەو خاوەن مڵکە کە نۆژەنی ئەکاتەوە یاخود ئیکا بە تەلارێکی بازرگانی یاخود بە خانوویەکی تێر بۆ خۆی بەڵام بەشی زۆری خۆشتانزان لە بەروی لە سنتەری شارە و وەکو بازرگانی بەکارێت مەرجی ئەومانداناوە کە ڕووکاری دەرەوەی ئەبێ ڕەچاوی تەرزی تەلارسازی کوردستان کە مەسڵین شارەکە بکات لە ڕووکاری دەرەوە ئەگەر ێکێک لەوانە ببینیت ئەو خانوۆی ئەو بینایی لە شەقامی مەولەویە ئێستا هەر بەناوی مەولەویە ناونراوە و ڕووکاری دەرەوەکو کەلەپوری کراوە ینی زۆر کار لەسەر ئەوە کراوە بەڵام زۆر جار لە ژێر خاکەکەیە کەلەپوری تیا مەسە بڵێن ئاسەواری تایە ئەوەش ئەگەر بیرتان بێت لە کاسۆمۆڵە ئەو حاڵەتەمان توش بوو بۆ ماوەیەکی زۆر ئێمە کارەکەمان پێڕاگرتن کە تاکو ئاسارەکانمان دەرهێنا ئەو ئیشەی کە لێ بوو کە مێژووکەی ئەگەڕایە بۆ 3500 پێش زین لەژێر کاسۆمۆڵە ماوەیەکی زۆر ئیش ئێمە کاری هەڵکەننمان کە ینی ئەو شتانەمان دەرهێنا ئەمە ئەو بەڵگەیمان بۆ دەرەخا کە ئەم ناوچەی شاری سلێمانی بە تایبەتی ئەم سنوورە مێژووکەی زۆر کۆنترە لەوەی کە ئیمارەتی پایتەختی بابانەکان بێ یعنی ئێمە باسی 3500 ساڵ پێش زین ئەەکەین ئەمە کار لەسەر ئەوە کە ئێمە بێ زۆر وریابین لەوەی کە بڕیار ئەین کە خانوویەک بڕوخێت یاخود کە ئەکرێت بە خانوویەکی مەسە بڵێن ڕێگەی پێنەین کە بە تەرزێکی تازە بیکات وەکو ئەم بینە ئەلی کۆبۆن و شوشە بێواجهەکەی و ڕەنگی زۆر بەکاربێنە پێویستە ڕەچاوی بڵێن تەرزی تەلارسازی کوردی بکات شاری هاوڵاتیان لە بەرامبەردا چۆنە بەرامبەر بە ئاسەواریان بواری شوێنەواری ئەتوانیم وەکو ئێمە شوێنەوە ناز زۆر دڵخۆشکرد نییە ئەم هوشیاری شوێنەواریە چکە ئەوەش گەیشتۆتە سەر ئەوەی کە تۆی شوێنەوار ناس تا چەند توانیتە ئەو پەیامی خۆت بگەینی بە هاوڵاتیان ئەمش لە ڕێی کەناڵەکانی ڕاگەاندن وەکو ئەم بەرنامەی ئێوەی بەڕێستان کە من لە منبەرەوە داوا ئەەکەم کە هەموو هاوڵاتیەک بەرپرسە بەرامبەر بە پاراستنی مێژووی کۆنی کوردستان یاخود ئەمە بڵێن تەنها کاری سەرەکی ڕاستە کاری سەرەکی ئێمەیە بەڵام هەری ئێمە نییە بەتەنیا بەڵکو هی هەموو هاوڵاتێکی کوردە چکە ئەمە مێژووی کۆنی هەمومانە پاراستنی ئەو شوێنانە ئەرکی سەرشانی هەموو هاوڵاتیەکە
من وەکو بەرپرسی مۆزەخانی سلێمانی ئەوەی دڵخۆشکەرە بۆ ئێمە ئەوەی کە بەشێک لە ئەو هاوڵاتیانی کە ئێن سەردانی مۆزەخاناکەن ئەو پاچە ئاسارانی کە لەلایەن یاخود مێژووی ئەگەڕێت بۆ باپیریان یا چەند سەدەیەک پێشتر پاراستویانە یان بە دیاری پێشکەشی مۆزەخانەیەەکە. یعنی زۆر بنەماڵی شاری سلێمانی کەرەسەکانیان هێناو بۆ لای ئێمە هەڵیان گرتو پاراستیان ئێمە بە دیاری وەکو ئەمانەت لای ئێمە ئەمێنێتەوە و بەناوی خۆشیان و تۆمارەکرێت کە مەهی بنەماڵی فڵانە کەسە. جا بە هیواین ئەم پارچانە لە ئایندەیەکی نزیکە دو ئەوەی کە بینای سەرای سلێمانی کە خۆشببختانە ئێستا پارێزگای سلێمانی بەڕێز کاک بارۆس خۆی سەرپەرشتی کاری نۆژەمکردنەوەی ئەکات و لەسەر بودجەی پارێزگای سلێمانیە کە ئەوە تەواو بوو ئەکرێت دەتوانین بڵێن مۆزەخانەیەکی مێژووی شاری سلێمانی دابمەزرێنین. یعنی پەیوەندی بە مێژووی شاری سلێمانیەوە بێ ئەو کەرەسە و کەلوپەلانی کە هەمانە و ئەگەر هاوڵاتیانش هەیەە کەلایەنە ئەتوانین پێشکەشی ئێمە بکەین بۆی بتوانین لەوێ نمایشی. بەڵ ئەی سەبارەت بە بایەخدانی هاوڵاتیان یاخود هۆشیاریان بەرامبەر بە ئەو شوێنانی کە ئاساواری تێدایە بۆ نمونە هەزار مێرد و ئەم شوێنانە بۆ ئێوە زۆر جارڕخنەی ئەوەتان هەیە کە گرنگی پێ نادەن یاخود ژینگەی ئەو شوێنە دەکەن. ڕاستە بەداخەوە ئەمە لە کاتی ئەو وەرزی گەشتیاریدا بە تایبەتی لە بەهاران یاخود بڵێن ئێستا پێش وەرزی ئەوەی کە سەرما بێ هاوڵاتیان کە ئەچن بۆ سەردانی ئەو شوێنانە وەکو زۆربەی شوێنە گەشتیارەکانی کە ڕەچاوی پاک و خاوێنی ئەو شوێنانە ناکەن پاشماوەی خۆراک و ئەو پێداویستیانی کە پیانە لێوێ بەجێ ئێهێڵن. ئەمە کاری کردوتە سەر ئەوەی کە سیمای ئەو شوێنە لە دەست بات ینی زۆر جار ئێمە پێمان خۆش نییە کە ئەو زۆر بە شوێنەوارەکانمان خەڵک بچێ سەردانی کە لە بەرەوەی ئەزانین تێکی ئەدات ئەچن نووسینی لێ ئەنووسن خواردنەکان لێ بەجێڵن. بەڵام شوێنەوارەکان فەرمانبەریان نییە لە سەر بە ئێمە ئەتوانین بۆی سەرپەرشتی بەڵێ ئەو ئێمە پاسەوانەکانمان لە ئاستی ژماری شوێنەوارەکانمانە نییە. هەر بۆ زانیاری بەڕێستان لە سنووری پارێزگای سلێمانی زیاد لە 500 ناوچەی شوێنەواریمان هەیە. ئەو پاسەوانانی کە لە میلاکی ئێستی ئێمەیە نەگاتە هەفتا شوێنوار ینی هەفتا شوێنوانە کارمەند کە لێوێن ئەمانیش خۆتەزانی ڕاستە پاسەوانی ئەو شوێنانن بەڵام وەکو شوێنی وەکو ئەشکەوتی هەزار مێت کە پاسەوانێکی هەیە ناکرێت 24 ساعت کارمەندێک لێوێ بێت چکە زۆر جا خەڵک شەو ئەچێ لێ ئەمێنێتەوە بۆ سەیران زۆر جا کە ئەچن ئەو شوێنانە ڕەچای ئەوە ناکەن ئەو شوێنە بەپاکی بهێڵنەوە ئەچن هەموو شتەکان لێ فڕێ ئەدەن ئەو پاسەوانی ئێمە ئەچێت ناهێڵێ یای مەسەو لە پاکی بەڵام کە پاکشی ئەکاتەوە فرێ ئەو هەموو شوێنە ناکەیە. یعنی شوێنمان هەیە وەکو ئەشکەوتی قسقاپان بەداخەوە ئێستا پێژەیەکمان بۆ کردووە پێشتر پێژێکی کەی بەسەرەوە بوو هەرچی کەسێک ئەچوو ئەوێ زۆربەی پیسی و خۆراک کوشتەکانی لە ناوە بەجێهێشت یەک دنیا نووسینی ڕکلامی کۆمپانیەکان و شوێنەکانی لەسەر ئەوێ نووسرا بوو کە ئەمە بەداخەوە گەشتۆتە ئەوەی کە ئاستی مەسە بڵێن هوشیاری یا مەسە هەست بە لێپرسینەوە بەرامبەر ئەو شوێنانە لای ئەو کەسانە لاوازە کە ئەچێت ئەو شوێنە بەکارەهێنێ. ئەمەش گەشتۆت سەر ئەوەی کە پێویستە ئەو کەسە ئەم شوێنە بە مڵکی خۆی بزانێ نەکو مڵکی ئەوەی کە حکومەتە ئیتر ئەبێ من مادام مڵکی حکومەتە ئەبێت دژی ئەو شوێنە. بەڵێ کاکاشم سەبارەت بە دۆزینەوەی ئاسەوار ئێوە پشتان بە تیمی خۆماڵی بەستویان تا ئێستا وەکو جاران تیمی بیانی هەن کە ئاسەوار دەدۆزنەوە. ئێمە ڕاستەکەی مای خۆشببختیە ئەو بارودۆخی کە لە ناوچەکەیە هەڵقوڵاوە ئەو بارودۆخە ئارامی کە ئێستا لە کوردستانە هەیە بۆتە سەر ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە تیمی بیانی بێن سەردانی کوردستان بکەن و توێژینەوەی زانستی لەسەر شوێنەوارەکان لێرە بکەن. بۆ وەڵامی بەڕێزت ئێمە تیمی خۆشمان ئەگەڕێت بۆ گەڕان لەو شوێنانە لەگەڵ ئەوەشدا تیمی بیانی زۆرتر سەردانەکەن. اینجا تیمە بیانەکان ئەزمون و شارەزاییکی زۆر باشیان هەیە لە بواری مێژووی کۆنی کوردستانە و ئەو ئامێر و تەکنەلۆژیایی کە ئێستا لە دەوڵاتانی دەرەوە بەکارێنن لێرە بەرجەستەی ئەەکەن لەگەڵ ئێمە هاوکاریمانەکەن لەوەی ئەو شوێنانە دەرکەین. هەر بۆ زانیاری بەڕێستان ئێستا لەگەڵ بەڕێبەرەتی شوێنەواری سلێمانی و مۆزەخانە 10 زانکۆی ئەوروپی گرێبەستیان هەیە لەگەڵ ئێمە کە ئیشەکەن لەگەڵ ئێمەیە. ئەمەش مای خۆشحاڵێ بەڕاستی پێش پرۆسێ ئازادی ئەگەر یەک شوێنەوار ناز یاخود فەرمانبەرێک یاخود کارمەندێکی شوێنەوار ناز بەهاتایە
بۆ کوردستان بۆ سلێمانی ئێمە بەخەت دنیای پێمان خۆش بەڵام ئێستا دەزانکۆی ئەوروپی ناسرا و لە بەریتانیا و ئەڵمانیا و فەڕەنسا کە لەگەڵ ئێمە ئەکەن یعنی ئەمای خۆشببختیەکە لە چەندین شوێنەواری ئێرە ئیشیان کردو و چەندین شوێنیان دۆزیوەتەوە کە ئەڵلقەی ون بووە لە مێژووی کۆنی کوردستانی ئێمە هەر نمونەیەک لەسەر ئەمە لە تیمی زانکۆی ڕیدین لە بەریتانیا لە گردی بێسانسور ئیشەکەن لە گوندی بێسانسور لەوێ مێژوویەکیان دۆزیوەتەوە کە بۆ ئێمە نەناسرا بوو ئەویش کاتێک کە مرۆڤ لە ئەشکەوتا ژیاوەکو ئەشکەوتی 1000 مێت دوای ئەوە ئەو زانیارانی ئێمە هەوەیە کە چۆی تر یەکسەر لە گوندی چەرمۆ ژیاوە یعنی ئەڵلقەیەکی ونبوو لە نێوان ئەشکەوت و گوندا هەیە ئەوەی کە مرۆڤ پێشتر لە وەکو چۆن بڵێن لە کەپرا ژیاوە یا مەسە بڵێن لە شوێنێکی هاوینان لەوێ ژیاوە دوای ئەو بەجێ هێشت و گەڕاوت و ئەشکەوتەکە ئەم شوێنانە لە بێستانسورا دۆزراوە مێژۆکەی گرێتەوە بۆ نزیکەی 8,000 ساڵ پێشداین ئەو خواردانی ئەو کاتە بەکاریان هێناوە ئەو توێژەی نەزانستانی ئێستا ئەیکەن لە زانکۆی ڕیدین لەوە ئەوەیە کە ئایا هەمان ئەو خۆراکەیە کە ئێستا مرۆڤ لە کوردستانای خوا هەمان ئەو تۆوەیە کە کاتی خۆی بەکاری هێناوە بۆ نمونە هەمان ئەو ئێسک و پرووسکی ئاژەڵ و مرۆڤە لە ڕێی DNA-ەوە هەمان ئەو ئێسک و پرۆسکەیە کە ئێستا بڵێن ئێمە مرۆڤی ئێمەهەتی هەر بۆ زانیاری بەڕێستان لە ڕێی یەکێک لە ئەنجامەکانیان کە تاکو ئێستا بەڕسمی ئەلانیان نەکردووە ئەوەیە کە ئەو مرۆڤەی کە لە ئێرە ژیاوە لە کوردستان ژیاوە لە ڕێی فەحسی DNA-ەوە هەمان ئەو ئێسک و پرووسکی و مرۆڤەیە کە لە بریتانیا ژیاوە ینی کەواتە ئەمە زانیاریکی زۆر گرنگە بۆ ئێمە ئەو شتانە یا جگەلەوە ئەو شارەزایانی کە ئێستا حاڵی حەزر لە مۆزەخانی سلێمانی ئیشەکەن یەکێک لەو تابلێتانی کە لە ئێمان تابلێت ئەوەی کە نووسینی کۆنی بە مێخی نووسراوە لەسەر قوڕ نووسراوە یەکێک لەو تابلێتانە ئەگەڕێتەوە بۆ ئەفسانەی گلگامش کە لە هەموو جیهانە ئەو ئەفسانەیە ئەو بڵێنۆک و ئەگەرۆک و کتێبێک داینین پەڕەکانی ئەو چەند پەڕەیەکی دیار نەماوە یەکێک لەو پەڕانی ئەو تا لە مۆزەخانی ئێمەیە کە پێشانازیەوە ئەتوانین بڵێن بە دەگمەنترین ئەوکێکە لە هەرە گشتە گرنگەکان کە ئێسێمە لە مۆزەخانە پاراستومان و هەڵمان گرتووە ئەین کۆمەڵێک سەرچاوی زۆر گرنگ هەیە کە بە هیواین ئیشەڵا لە داهاتوو هەر هەمووی ئەخرێتە بەرچاو بۆ هاوڵاتیان لە دو ئەوەی کە مۆزەخانی سلێمانی نۆژە نەکرێتەوە ماسەر پلان تەواو بێ بۆی بەڵێ سپاس بۆ شەوەرناس هاشم محەممەد عەبدوڵڵا بەڕێوەبەری مۆزەخانی سلێمانی سپاس بۆ ئامادەبوونت سپاس بۆ ئێوە بەڕێزان سپاس بۆ تەماشاکردنی ئێوەش هەر لە خۆشیدا بن سپاس کاکاش.